ماڵە گەنجی کەلار فێری ئەم بەرنامە بوونە حەزەکەم ئەم وا غەزنی ڕێکۆ لە چێ پێشن بڵاوی کەی تۆ لای خۆتەوە کۆمەڵە گەنجی کەلار سەری لێ شێوە وتم زان حرامە یا حەڵاڵە بەرنامەیە کاتە بەرنامەی یان بەرنامەی ئیتکە میتکەم بەخوا نازانم ناوەکەی حەوگڵای ئەەکەی ڕۆژی 25 دلار پێدا و مانگە حەوگڵاکەی خۆت تێتۆ قمارە قوربانگیانەوە قمارە کەسێک بیکاتیتر یەکەم بەرەکەت لەو ماڵە هەڵەگیرێەوە تاوانێکی زۆر زۆر گەورەی کردووە و ئەی پیشەی بە ئینسانی مسلمان نییە یعنی چۆن مەشروب حرامە زینا حرامە قماریش ئاوا حرامە یەکێکە لە کەبائیرەکان گوناهە گەورەکان بۆ ئێوە حرامێکی زۆر زۆر وەکو قمار وایە مامۆستا قمارە لە یعنی هیچ فەرقێکی نییە برای شیرینم قمار ئەوەیە تۆ پارەدانی لە مقابلی ئەو پارەیە پارا بیتەوە والله ئەچن لە نووسنگە لە بازار پارە خوێنن حەوگڵا داخلەکەن بە مانگە مەسەن ئێوارانە کولو ئێوارێ سەعاتی حەوت جار دەستی پێ ئەنەن ڕۆژی 25 دلار بۆ تێ و مانگەی ژە پارەی خۆ تێگەم زان ئایا حەڵاڵە یا حرامە قمارە برای شیرین ئەوە قمارە ساکەم ئەوە قمارە دروست نیە برا جوانەکەم وە تاوانێکی زۆر زۆر گەورەیە دەسەکان لەخوای گەورە بترسن فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم أو كسشك عليه بحرامي أي كم با تشاوري دوشت بكات فليحذر الذين يخالفون عن أمره با أوانا حذر بكن بترسن لواني كمخالفي الله ورسولك يكم لدوشت أن تصيبهم فتنة يكم لدنيا يا أخواي جورتوشي فتنة كان بكات أو يصيبهم عذاب أليم یان تووشی عذابێکی زۆر بە ئێشیان بکات بۆیە ئەوەی دەست ئەداتە تاوان دەست ئەداتە قومارکردن و حرام خواردن ئەبێ چاوەڕێی دووشت بکات یا ئەوە تا فیتنەیەکی زۆر گەورە تووشی ئەبێ لە دنیاە و دووەم مصیبەت کە ئەمەیان ئەدها و ئەمر زۆر قورسترە ئەوە مصیبەتی قیامەتە لەهم عذاب ئەلیم عذابێکی زۆر بە ئێشیان بۆ هەیە بۆیە ئەو خەڵکە بە ئاسانی بەبێ باش دەرناچێ برا جوانەکەم زوڵم باجی هەیە صدام بشار عبدالله علي عبدالله صالح قذافي همویان باجی گوناحەکانیان دایاننا باجی زوڵمەکانیان دایاننا هەر هەمویان لوتیان شکا سەرشۆڕ کران لە دنیادا لە بەرچاوی خەڵک خوای گەورە فەزحی کردن حەیای بردن ئێستا بەشار ئەسەد شوێن نییە خۆی تابشارێتەوە ئەوەندە حەیا و حورمەتی پێ ئەوەندە ئەنجا ئەمە وعدی خوای پەروەردگارە إن أخذه أليم شديد وقلتني خواهي پروردگار زور بأيشة زور بأيشة أما چاورواني همو تاوانكار و ظالم و طاغوت يتكات باشا قربان جان